ئەڕوانین لەو ئاوە خەمی دڵمان کەمێت ئەوێن بە با جێماڵەکانمانە بینین دڵمان تەنگە بێ جێ زیندەگیەکەمانە بینین جێ خوشکەکانمانە بینین جێ براکانمانە بینین قەبرستانەکانمانەکە ها لە ناوەڕازە و ئاوە ئەی بینین وەسە لە بەرچاومان نابێت هاتن بە بێڵ و بەلۆدر بێ احترامانە مردوەکانیان بردین کردیانە ژێر خاگا لەوێ بێ حورمەتانە ئەم جەنازانە دەرهاتن ئالێوە بردیان کردیانە شوێنێکی تی گۆڕی دەسە جەمعی ئەمە وەڵڵاهی ناشەرعی بوو بۆ ئێمە دەی دەنگیشمان بە هیچ نەیەگەێت ئەم ناو ئاومە چاو کرد و جێی ماڵەکەی ماڵ باوکم و ماڵ خۆمانم چاو کرد بەو ڕۆژەیە زانم کە کوڕەکەم تیاچوو ئەو ناڕەحەتم بۆ ئەم ئاوایی وەتەن مەجا وەتەن بەقەی باوکو دایک خۆشەویستێ کێژێ ئەو نیشانەی ئاوانی ئەوە کە ئەیبینن ئەو کارێکی بە ئێمە کردووە هەموو خۆشیەکانی لێگرتوینەسۆ تەماشاکەی ماڵی برا و قەوم و کەسی ئێمە گشتەکەی لەژێر ئەم ئاوا خنکە خۆشیەکانمان خنکە هەموو بیرەوەرەکانمان لەژێر ئەم ئاوایی دوێسە ئاواییەک بوو ئاوایە جوان بوو ڕێک و پێک بوو پیا و خاسی تیا بوو پیا و ماقوڵی تیا بوو ئاواییەکەمان دەوڵەت هات ئێمە سفرەکەمانی دڕی هەگا سفرەکەمانی دڕی ئەوەی پوڵە پێ نەداین هەکا زیندگی خۆمان بەڕێ بین ئیسە خۆم هەمە ناو شار مەریوانە ئەوانە بە قورعان دەستێکی شمە فلمان بۆ ناکری نازانم چی بکەم کە جنام گرێ بکری خوا سەختە ماڵ و زیندگی خۆ بکەی بەس خواب تەنیا بۆ ئەم دێ ئێمە حەیب تەنیا بۆ ئەم دێ حەیب ئاوماڵیمان یانەتمان بەخوا 12 ساڵ عەمرم بووە کاریگەریم کردووە هەر خەری کاریگەریم ئیتر تازەوام لاتوە ناتوانم کاریگەریش کەم و ئیتر وازم بەڕێوە ناشێ و هیچ کاریگەریەکمان نییە و ئێمە قەرار بووە حکومەت قسەمان یەکێ نەبوو قسەمان یەکێ وایە قەرار بوو حکومەت لە شوێنێکە ماڵمان بۆ کاتەوە ئەو وەختە گشتمان ئەم بەخشە تێک نەشێ و چنارە دۆسە یەک بەخش بێت و ئیسەکانە گشتی دەربەدەر بووە و ئەچین بۆ عێراق عێراقیشیان لێ بڕینێ و عێراقیش ئێقامەوەی نەبێ نایڵم بڕۆیت و هیچ وەختیە بیرم ناکرۆ ڕۆژێ ئاوایە لێبێ حەسابم تەواو بوو خاڵ دەچی بکەین ئارا وەڵا گشتی بەزارە فرۆشتە ئەنە بەخوا گشتی بەنیوەقنەی فرۆشمان نەژوون هیچی لێ بکەین ئەیسێ بڕۆی تر نازانم چی بکەین
خەڵکی ئاوایی زۆر تێکەڵ بوون بە یەکەوە بەتایبەت لە کاتی گرفتوگیر و لە مەسئلەی تەنگ و چەڵەمە و کۆس پێکاکە بۆ یەکێ لە ماڵێ لە ماڵی ئاواییە پێشاتبێ یا مەسەن گیر و گرفتێ بۆ یەکێ دروست بوو بێ خەڵکی ئاوایی هەمیشە هاودەم و هاوخەمی یەک بوون هەمیشە لە خزمەتی یەکا بوون یەکترینیان خۆش گەرەک بوو بە گیان و بەدڵ لەگەڵ یەکا بوون دڵیان بە یەکەوە بوو مێشکیان بە یەکەوە بە یەکەوە ڕەحەت بوون وەکو بنەماڵەیەکی گەورە ئەتوانی بێژی ئەم ئاواییە وەکو ماڵێکی خێزاندار وابوون بە یەکەوە وەکو خوشک و برای یەک وابوون بە یەکەوە ئیساوە دێکەمان ئەی بینیم ئابم بە دەرگۆ بەم وێرانەوە دێوە کە مەسەلەن سمنیا کرۆسە دەرە لەم ئاوایە حەسایان بۆ نەکردم کە مەسەن ئایا شغڵ تۆش چێ ئێشتقا تۆش چێ لەکوێن مەکانیا بێکێ لەکوێن ناکەی 20 ملیۆنە بۆ من نووسیوە تۆ بێتە بچۆ دەرەوە احترادی شەکەی معمول و زرم و کتو و عەزم کەیەتی خۆلاسە سەرکوبمانەکەن کە تۆ هەقی نییە مە پرۆژەیەکی میلیارد مخالف پرۆژەی میلی نین لە قانونە پوڵ ئەدەن بە دەوڵەت پوڵی بیمە ماڵیات دەدەین بە دەوڵەت سەرانە و شاخانە و لە وەرگام خەدمانە هەموو ساڵە پەرداخەکەین بە دەوڵەت ئیسە دەوڵەت مەسەنە تۆجۆکاسە بە حەقی ئەم چەند ساڵە زەحەماتی ئەم چەند ساڵی هەمە ئینسانی هەیە مەسەنە سپورە لە ناو شارەکە تۆجۆ فەرمی بابەوە کە بە سپورێکە خیابانێکس کە دامەسە نەزافەتچیەکە لە شارەکە لە دوای 20 ساڵ 30 ساڵ خزمەت بانشستەیەکەن وەرە ئێمە لە دوای 100 ساڵ خزمەت لەم ئاوایە خزمەتمان بە جامعە کرد خۆ مەستن بەرهەمی باخ و باخاتمان ئێمە بەکێ داوە هەر بە میلەتمان داوە هەر بە دەوڵەتمان داوە خودکەفا بووین لێرە سەربار نەبووین بەسەر دەوڵەتەوە دەرگای هیچ ئیدارێکمان لێ نەداوە ئەسڵام عەلەیکم تۆ بێ دەستی سەدەقە درێژۆ بکەینەوە بۆ ئەم دەوڵەتێ داوای سەدەقەشمان لەم دەوڵەتێ نەکرد داوای ئەومانە لێکرد کە بێت یارمەتێکیمان باد یارمەتێکی جوان یارمەتێکی قانونی یارمەتێکی شەرعی کە حەقی خۆشمان بوو ئەمان وەختێک کە بارمان کرد ڕۆیشتین بۆ ئەم شارە فەقە بە ئیجباری باریان کردین حەزمان نەیە کرد بارکەین حەزمان نەیە کرد بارکەین باریان کردین و ڕۆیشتین وەڵایی من ئەم پاییزە ماڵمان باری کرد تا ئەم پاییزەوە من گریام هەتا باوگا و کوڕمەی و دەرتەکەم چون کاتۆ دڵن دڵم نەیە کراوە دڵم نەیە کراوە بەو ئاوسیا و ئاوماڵانە چون ئاوسیا و ئاوماڵ قەیمەم نەبوو ئایسە برام هەیە ئاوماڵم هەیە وەسەی بارمان کردوتە ناو شار ڕەزان خوا نەبی بەخوا ئەمە تۆی بینی گشتەکەی خۆم لە شەڕەنجیشان خۆم کراوە سەتێکیە ئای چۆن خوا ئەمە تۆی بینی گشتی ماڵی من و ئەو نۆکەرانەوە ئەمە تۆی هەرێک بە بنەدڕکێکا بۆی دەرچی ئەمە 300 میتر 400 میترم خاکە بە دەور ماڵەکە بەسا ئەمە ماڵەکەم ئەم دەور پشتەکەی خاکە خۆکە قرانێکە بێنەوە وەڵا خاکیان هەن نەدا بۆ ئەوە باخم بۆکە ئەو جادە پیار بە من بووە ئەسم بەخوا ملیۆنە تمەنمان بواتوت یەک مەسئول
نێت لە ئوستانە بێتە ناو ئێمە بێتە مزگەوتەکەمان بێژە ئاغا ئێوە مشکڵاتان چی بوو ئێوە مشکڵاتان چی ئەوە دەدڵتان چییە ئایا زڵمتان لێکراوە زڵمتان لێ نەکراوە بەسەم وەزارەتێ لە تارانەوە بە ئەلیکۆپتەر بەسرم ئاوەیە بەسەرش نەگەڕ خۆ ئاغا من خۆ ئێمە جبرەی نین دەستمەگا بۆ ئەلیکۆپتەرەوە بێژن ئاغا مەسئولێمە ئەو کار مشکڵاتمانە ئەشێ ئەو مەسئولیش هاتەهەتەگرە ئەمە ئینسانین أنا وخالي وخاوي نعمل شيء ومرجع هەکەعانێ لێم شێوە گیانم بەو ئاواییە بوو بە شوم برد چوار کوڕم دەردوو بەڵایەوەی برد بارەداریان بۆ هانیم بارەگەڵایان بۆ هانیم حرمەتێ باسییان لێگرتن خدا حرمەتیان لێگرێ هەچی ئەڕوانم لەو ماڵەوە زانمەتە ئەو وەختەتە ماڵم لێ شێواوە شوم مردووە و کوڕم مردووە ئەو نەوەعزم خراوە کە ئەڕۆمە سەر ئەو ماڵ و حاڵ خۆمە وڵا زیارەتەوەکان دانەیەکمان ئێمە لەم خوارەوە بوو هین ئەو دراوگمالەنگە ئەوە ناچەوە لێ ئەم دانێ لەم خوارەوە هەڵیان گێڕاوە ئاوایی ئێمە ئاوایی دۆیسە وا لە 20 کیلومتری شاری مەریوانە لەسەر جادەی سەقز مەریوان لە 20 کیلومتری شاری مەریوان ئەو عاتیف و مێهرەبانی لێرا بوو لە کەم شوێنەکە ئاوەها ببوایە یعنی ئەوە کە بوون و نەبووە کوێگە ژیانی چامان لە یەک ڕوو ئەم چەند وەختە لەم ئاوایە بووین من نزیک 52 ساڵ 53 ساڵ عمرمە ئەم 53 ساڵ 52 ساڵەی کشکاتی نەکردوە لە یەکێ شەڕی نەکردوە وا بڕە حەفێ چۆڵە لێ خۆش بوو خۆش خۆیان شێوانی وەختێ ئەو ماڵ و کۆچمانە باریت کرد بە گریان و قەسەم بەخوا گریان ئەو دڵمە دوودانە ساڵ نەنیشتەوە هەر بۆم غەریبەتێ بۆم وەتەنە ئاوە ماڵ باوکم بوو ئەمە ماڵ خۆمان بوو ئەگەر ڕۆژێ ڕایە نەچوومایەتە ماڵ باوکمی ترسی ڕێزە بەنم کرد بوو ئەو نەخۆش بوو ئەو ماڵیەکەمان ئاو سێتیەکەمان تا لە دیا بووین ئەوە دڵمان خۆش بوو ئەوە دڵمان خۆش بوو زانی چی بەقەی دنیاە دڵمان خۆش بوو هەمیشە ئامشە یەکمانە کرد چوینە ناو خانەوادەی یەک حەر بۆ خانەوادەیە گشتی وا بوو ئەم ئاوایی ئێمە باوەرگیان دەست لێوە دراوەوەمێ توخوا دەسمێ لێمەوە دێ ڕەفیقیان دەست لێوە دراوەوەمێ بەخوا بدە چەند وەختێ کاکە گیان لەگەڵێ بڕاوەوەمێ توخوایم ڕەوە دوو ڕەوەژێ بێمەلگیان نەبدیوە بیلەوە دێ تخوا ڕۆژیە سەمێ وەسقاڵێ کاکە گیان عەمرێوە بکەمەوە ئایشێ ئەوەی کە بنیان بێ و ڕۆح بە بەدەنیا کرابێ بێ بزانێگە ئەوانیە ماڵە کەلاوەیەکی ئالێرا دۆزیەوە مەحاضری بۆ مجازات دەوڵەت من کەلاس سێ بووم وتیان سەد ئەبەسن لە منتەقەی سەرشیوە ئێمەش گەمەمان لێ ئەهات وتیان بەناو سەدی گاڕان هەیە لە منتەقەی مەریوانە لە منتەقەی سەرشیوە کە وەختێک هاتن بۆ ئاوایی ئێمە نەقشە بەرداریانەکەی خەڵک
بەڕاستی گەمەی لێ هات ئەیان و سەد نابەسیە لێرە و وەڵی تێ وتیان لەبەر گاڕانە قەرارە سەد ببەسیێت لە ئەو جادە کە ئەچێ بۆ منتەقەی کۆماسی قەرار بوو سەد لەویا ببەسرێت سەدەکە لەویان نیان بەس تەغیریاندا بە بەروێڵە وتیان قەرارە ئاوایی 200 چنارە چۆڵ بکرێت ئەوێ تەخلیە بکرێت حدودا 130 ماڵە بوو لە نوێران بوو چۆ ژێر ئاوە و ئەم پرۆژەهات مدەیەکی قەدیم بوو ئێمە مناڵ بووین لە ڕێی مەدرسا بووین لە چنارا دەرسمانە خوان بە ڕێگا ئەچوین و ئاهاتینەوە بەحسمان بوو بۆ خۆمان بەحس بوو کە لێرا پرۆژە بەرگوزارە بێ سەد ئەبەسرێت ئەیتر ئێمە هەر وەکو شتێکی عادی وەکو کردنەوەی مەدرسەیەک شتێکی یاوەها بوو بەلامانەوە واقعەن نەمانەزانی چەندێ لە تمەمان لێدا ئابەوە تەمامانە ئەم هەموو زیندەگیمانە دەجەشوە بۆ زیندگی بنێ بێت پرۆژە ئەوە گاڕان بوو ئیش ئەوتیان گاڕان ماژام هەڵی ناگرێ نازانم شوێنەکەی بەدەر ناخوا ئاوەکەی ڕاگیر ناکە گوێزانەوە بە ئیشراحکە شناس و شتات و گوێزان و ئێرە شخصا خۆم ساسەر حیوانی بوو لە ماواییە ماغام بوو معدەر دەخوازم شیری هاوین و زمسان بەلام و یەکسان بوو من هەمیشە ماس و کەرە و دوام بەخشی بە مردم بەخوایەت من بەعەبد خوا نەوێسن و کەسە لێرە حیوانە باید لە کولان تەرەف ئاوای یارمەتیە کرا سەدیشە کە هاالەگرا بەسیا خولاسە برایەتی و مهرێبانیمان پارچە پارچە بوو لە یەکدا بڕین هەر یەکێ چوینە سەر کوچەیەکیان لە مەحەلێکە ناوشارا وەکو قەفەزی زیندانمان لێ هاتووە ئیسەکانی ڕۆزگارمان وای لێ هاتووە ساڵە کە ڕەت یەکترین نابین نجێی تەحەسبە بۆم دڵم پڕەبێ ئەرزی بە خزمەتان کەم ئەم ئاوایە زەڵمێکمان لێ شوو ئەمە ئالێرا زەویمان بووە ئەمە هەوی زەوی خۆمانەوە گشتی درەخت و دارمان بوو بە ژێر ئاوە ئەمانە هاتن زەڵمێکیان کرد لە ئێمە زەڵمێکی ناقەتحانە شەو ئەخەوم و ئەشێ لە حڕوەکەم ئاوایی دوێستەکە خاکەکەیشان برد قەناعەت لە ناومان نابوو ئیسێ چوینە سەر شار وامان لێ هاتووە قەناعەت لە ناومانە ڕۆیشتووە مەجبورین ژیانی شاریش سەختە وای لێ کردوین ئاوارەی شاخ و کێف و هەموو شتێک بووین بۆ تیکەی هێنان کە بەدەستی بێنین بۆ نمونە بەهاری ئیمساڵ زمسانی پارەکە پاییزی پارەکە 3 نەفەر 4 نەفەر لە خەڵکی ئەم ئاواییە بوون لە مەرزا یەکێک ڕقۆ بووە یەکێ قەلبی وێسا یەکێ لە شاخۆ کەوتە خوارۆ لە حاڵی کۆڵبەریە ئاخرین دانیان کە کەوتۆسە خوارۆ 3 مناڵی بەجێهێشتووە کە هێشتا مناڵە چکۆلەکەی بە هیوایە باوکی بگەڕێتەوەی با بۆ دوکانی سەر کوچەکە